تۆسەی ناوچاو بەشەر بکەیت لەو لەحزەیە ڕنگ بێ ترسەکەی ئەو کە ببینی مەرحەمەتێکت بۆ بڕوە عاتیفەیەک بڕوەکەنەی کوژی بەڵام هێزی تایبەتەوە نازانێت. وەڵا لە ڕووە جەستەیەکەوە باست کرد بەس لە ڕووە دەرونیەکەەوە حەزەکەم تۆزێک لەسەری بۆستین مەبەست چیەوە لە ڕووی دەرونیشەوە زۆر ئامادە بن و زایدەن ینی عەتف چی کاریگەریەکێ ئەم سەربازەی کە دەبێتە هێزی تایبەت عەتفوشتی هەیە بەڕاستی یا بێ کاری تێ بکات نابێ عاتیفەی هەبێ بە هیچ جۆرێ نابێ مەرحەمەتی هەبێ بە هیچ جۆرێ لە کاتی شەڕە هەر کەسێ مەرحەمەتی هەبێ نایبەنێ هێزی تایبەت با بە قووەتیش بێتن نابێ مەرحەمەت و عاتیفەی هەبێ هەی بێتن واتە ناتوانێتن بکە بۆ نمونە ئەگەر یەکێ بکوژێ عیدامی بکاتن لە سێداری بداتن سەیری هێزی تایبەت کە و سەیری وڵاتانی کە مەسەڵەن پیادەوە ئەوانەی کە دایە نییە لە سێداری بدا بە سیلاح دێ لە پشتەوە لێداتن بەڵام هێزی تایبەت لە پێشەوە سەی ناوچاویەکە هیچ تۆ سەی ناوچاو بەشەر بکەیت لەو لەحزەیە ڕنگ بێ ترسەکەی ئەو کە ببینی مەرحەمەتێکت بۆ بڕوە عاتیفەیەک بڕوەکەنەی کوژی بەڵام هێزی تایبەتەوە نازانێت کوژێ لە پێشەوەی کوژێ